سڵاوتان لێبێت ئازیزانم کاتەوە هەموو کاتێکتان شاد بێت جارێکتر بەخێر بێنەوە بۆ بەرنمەیەکی نوێی زایاڵی داهێنان بەرنمەی ئەمڕۆمان جیاواز دەبێت ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنانەوە تیشک دەخەینە سەر دەستکەوتەکانی ژنانی کورد لەگەڵماندا بن. کچان و ژنان لە هەرێمی کوردستان هەوڵێکی زۆر دەدەن بۆ گەیشتن بە ئابووری سربەخۆ ژمارەیەکی زۆریان لە کەرتە تایبەتەکان و کەرتی حکوومەتدا کار دەکەن ئەمە ژوەت دەستکەوتێک بۆ بەهێزکردنی ژنان لی دەڕوانێت. دڵشاد ئەنوەر زانیاری زیاترمان دەداتێ. چەند ساڵێک لەمە بەرخەونی بەدەستێنانی ئابووری سربەخۆ پاڵی بەم کچەوە ناتا لە کۆمپانیایەکی ئەهلی کار بکات. دیە لە ماوەیەکی کەمدا توانەکانی خۆی سەلماند و ئێستا سەرپەرشتیاری ڕاگەیاندن و بەشی ڕیکلامکردنە لەو کۆمپانیایی کاری تێدا دەکات. بڕیارم داشان بەشانی خوێندنەکەم کارێک بۆ خۆم بدۆزمەوە بۆ ئەوەی بتوانم لەسەر پێی خۆم بۆستم ئەویش ئەوە بۆ خۆشبەختانە بازاڕی سۆرانم هەڵبژارد و من هاتمە ئێرە سەرەتا بۆ ماوەی 2 مانگ وەکو کارمەند دەستم پێ کرد واتە هەل لە ڕەفەکانەوە دەستم پێ کرد و دوایەوە بە گفتوگۆ لەگەڵ ستاف و بەڕێوەبەرانی بازارەکە کۆبووینەوە و پێیانم ڕاگەیاند کە من خولیای ڕاگەیاندنم هەیە کە حەزم لەو بەشەیە ئەوانیش خۆشبەختانە پێیان وتم کە ئێمە ئەو دەرفەتت بۆ ئەڕەخسێنین و پاڵپشتت ئەبین. دۆخی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ کچان و ژنان لەبارتر دەبێت تا بە دوای هەلی کار و ئابووری سربەخۆدا بگەڕێن بەهۆی نەمان یاخود لاوازبوونی ئاستەنگە خێزانی و کۆمەڵایەتیەکان. کە سەرەتا هاتم بۆ ئێرە تەنها کارمەندێکی ئاسایی بووم و بەهۆی باش بەڕێوەچوونی ئیشەکانم لێرە و زیاتر گرنگیدان بە ئیشەکانم لێرە الحەمدوللا ئێستا بووم بە سوپەرڤایزەری کارمەندانی بازاڕی سۆران و ئەوەش بۆ من شانازی و گەورەیە هەموو کەسێکش ئەتوانێت کە ئەگەر ئیرادەی هەبێ ئەتوانێت بگا بەوەی کە ئێوێ ئینشاءالله. ئەم بازاڕە کە بازاڕێکی ئەهلیە لە ناوچەی گەرمیان زۆربەی کارمەندەکانی کچوژن و چانسی وەرگرتنی کارمەندی تازەش زیاتر بۆ ئەوانە بەو پێی بەباشی ئیش و کارەکانیان ڕادەپەڕێنن. چیرۆکی من لێرەوە دەست پێ دەکات بە پاڵپشتی خێزانەکەم کەوایان لێ کردم زیاتر و زیاتر هەڵ بدەم و کۆڵ نەدەم. سپاس بۆخوا من گەشتم بەم دی ئێستا و ئێستا بووم بە سەرپەرشتیاری بەشی ڕاگەیاندنی کۆمپانیەکی گەورە لەگەڵ ئەوەشدا دانەبڕام لەگەڵ خوێندنەکەم و بەردەوامم. لە ڕابردوودا بە ئەستەم کچان و ژنان لە بازاردا دەبینران کار بکەن بەڵام لە ئێستادا بازار و تەنانەت کەرتە جیاوازە ئەهلی و حکوومیەکانیش پڕن لەو کچ و ژنانەی شارەزان لە بوارەکانی خۆیاندا. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان. بۆ 8 مارسی ئەمساڵ ژمارێک خاڵ دیاریکرابوون کە پێویستە بە خێرایی کاریان لەسەر بکرێت بێگومان بۆ ئامانجەی یەکسانی بێتە ئاراوە لە کۆمەڵگەکاندا لەوانە بەهێزکردنی ئابووری ژنان پشتیوانیکردنی ژنان و کچان بەرەو ڕێبەرایەتی کردن لە بوارە جیاوازەکاندا و پێشخستنی بەهرەی داهێنەرانە و وەهونەری ژنان و چەندان خاڵی تری گرنگیش. ئاڵا ئەحمەد ڕۆژنامەوانە و لە تۆڕەکانی سۆشیال میدیاشدا جەخت دەکاتەوە لەوەی کە دەبێت مرۆڤ خودی خۆی بێت دەنا بزر دەبێت. ئاڵا خانم سپاس بۆ ئامادەبوونت و دەشمەوێت ڕای تۆ بزانم ئایا کارکردنی ژنان بەو مانایە دێت کە دەبێتە خاوەن ئابووریەکی سربەخۆ بەهێز؟ سڵاو لە ئێوەش سپاس بۆم دەرفەتە سڵاو بۆ بینەرانتان. بەڕاستی ینی خۆی گرنگە ژن کاتێک کار ئەکات ئابووری سربەخۆی ئەبێت ئەمە بۆ گیرفانی خۆی گرنگە بۆەوەی کە یعنی بڕیار باد لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی ژیانی بێگومان گرنگە بەڵام ئێمە ئەگەر چاوێک بە مێژووی ژنا بخشێنینەوانێ نزیک بە 2 سەدە بەر لە ئێستا ژنان شۆڕشیان کردو دەنگیان هەڵبڕیەوە بۆ داواکردنی مافەکانیان ئێمە ینی وە نزیک بە 2 سەدە دووە ئەوان هێشتان ژنان ئەتوان بڵێن نەک لە هەرێمی کوردستان لە جیهانە هەمان جاواکاریان هەیە لە بەرگێکی ترا کارکردنی ژنان زیادی کردووە بەڵام من پێم وانییە کە تەنها چونە دەرەوەی ژنان و کارکردنیان بەس بێت و داواکاری ژنان تەنها ئەوە نیە کە بچنە دەرەوەی ماڵەکانیان بەڵکو بەشداریکردنیانە لە کایە جیاوازەکانە لەگەڵ بەشداریکردنیشیانە یعنی پێدانی دەرفەتە وەکو پیاوێک کە با بڵێن دەرفەتیان پێ بیرێت نەک وەکەوەی کە ئەم ژنە بەهۆی ژنبوونیەوە پێش بخرێت یان بەهۆی ژنبوونیەوە پاش بخرێت ینی پێویستە بەهۆی تواناکانیەوانێ با بڵێن پێش بخرێت
بە خۆشحاڵی ئێستامە لە هەرێمی بەڵێ دەمەوێت بزانم یەکێک لە خاڵەکانی تری کە جەختی لێ دەکرێتەوە پشتیوانیکردنی بەهرەکانی ژنانە بە بڕوای تۆ ئەم پشتیوانیکردە تەنها با بڵین بەستە بۆ پێشخستنی ژنان یان دەکەوێتە سەر خودی ژنەکەش؟ بێگومانە یعنی هەر کاتێک ژنێک ئەچێتە دەرەوەی ماڵەکەی لەگەڵەوەی کە پشتیوانی خێزانەکەی کۆمەڵگەکەی بۆی گرنگە هەوڵ و توانەکانی خۆی زۆر گرنگن ینی تەنها ئەوەی ژنێک ماڵەوەی ڕێگەی پێبان بچێتە دەرەوە گرنگ نیە بەڵکو ئەوی کە ژنێک کاتێک ئەچێتە دەرەوە بەرکەوتنی لەگەڵ خەڵکی دەرەوەیە ئەبێت ئەمە توانای خۆی گرنگە لێرەیە ئەمە لێ هاتوویەکانی خۆی گرنگە لێوەشاویەکانی خۆی گرنگە ئەگەر نامت پێم وایە لە ئێستا کۆمەڵگەی کوردی لەو ڕۆ زۆر بەرەو پێش چووە کە بڵێن ڕێگە بە ژن بات چێتە دەرەوانە بەڵام ئێستا تونند و تیژەکان بۆ ژنان گۆڕاون فشارەکان بۆ ژنان گۆڕاون پێشێلیەکانی بەرامبەر بە ژنان گۆڕاون لە جارانە ئەگەر چونە دەرەوەی ژنان با بڵێن لە خێزانەکانەوە ڕێگری لێکرا ئێستا ژن ڕێگەی پێیراوە لە خێزانەکە بچێت دەرەوە بەڵام کاتێک ئەچێتە شوێنە کار ئەکات لە بەرام بڵێن خەڵکی تر با بڵێن پێشێلی مافەکانی ئەکات و ڕوبەڕووی با بڵێن بە جۆرە لە جۆرەکان وەک چۆن پێ ئەڵێن پێش شێرکاری و دەست درێژی ئەبێتوانێت کە ئێستانی با بڵێن جۆری فشارەکان گۆڕاون بۆ ژن. ئاڵاخان ئێمە دەزانین گەیشتنی ژنان بە نێوەندەکانی بڕیاردان لەناو بۆ یەکسانی لەناو کۆمەلگادا زۆر گرنگە. ئایا لە کۆمەلگای کوردیدا ژن گەیشتۆتە ئەو ئاستە لە نێوەندەکانی بڕیاردا بڕیار بدات؟ ئەنی من بەداخەوە ئەمەڵێم کە ژنان ئەگەر ئێم باس لە پەرلەمان بکەین کە دامەزراوەیەکی هەم شەرعیە هەمووان با بڵێن وا ئەبینی کە مادەم ژن بەشداری هەیە کەواتە تەواو ژن مافەکانی دەستەبەرە نەخێر ئێمە توانین بڵێن لە خولەکانی با بڵێن سەرەتایە لە 6 ژنەوە بۆ 29 ژن بەرز بۆتەوانێت لە خولی سێ هەمە ڕێژی ژنان بووەتە 40 ژن لە کۆی 11 پەرلەمانتار بەڵام دواتر ڕێژەکە بۆ 33 و دواتریش بۆ 34 و ئێستاش بۆ نزیکی 30 دابەزیوە عنی بەداخەوە توان بڵێن کە ڕێژەی ژنان لە بری ئەوەی بەرز بێتوانێت لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان بەرەو دابەزین چووە و ئەگەر ئێم باس لە سەرکردایەتی حیزبەکان بکەین ئێمە ئەبینین حیزبەکان لە ڕووکەشا ژن بەکار ئەهێنن بەڵام کام لەم ژنانە لە ناوەندی بڕیاران کامە حیزبمان هەیە ئێمە کە کەسی یەکەمی با بڵێن ژن بێت یاخود کەسی دووهەمی ژن بێت ئەمانە تەنها بۆ ئەوەن کە با بڵێن بە جۆرە لە جۆرەکان لە ڕواڵەتە بۆ ئەوی کە بڵێن لەگەڵ یەکسانی ئەویان بەڵام من پێم وایە حتا پیشەش وای لێ هاتووە بەڕەگەز کراوە یعنی ڕاپرسیەکان دەری ئەخەن کە ڕێژەی ژن بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە کەرتەکانی پەروەردە و تەندروستیە ڕێژەی ژن با بڵێن لە پیاوان زیاترە بەڵام حتا لەم دوو کەرتەشە ڕێژی ژنان لە ئاستەکانی خوارەوەیان بەرزە نەک لەوەی کە لە ناوەندی بڕیارە من ئەگەر ڕۆژنامەوانێکم باسی دەستگای میدیاییەکان بکەم نابینی دەستگایەکی میدیایی کە کەس یەکەمی ژن بێت ینی زۆر دەگمەنە ئەو شتە بەڵام ئەبینیت کە ینی ژن زۆربەی پێشکەشکارە ژن زۆربەی بێژرە بەڵام وەکو ناوەندی بڕیار من پێم وایە بڵێ ئەو دەرفەتە بە ژن میراوە بڵێ باشە وەکو باسی ئێمە دەزانین ئەم کارانە تا گەیشتن بە بابلین بە ئەنجامێک بگەی بە ئاستی خۆت کۆمەڵێک ئاستەنگ دێتە بەردەمت وەکو ژنێک کارکردن لە هەموو بوارەکانە ئاستەنگ هەر هەیە بەڵام دەمەوێت ئەم پرسیارە وەکو ڕۆژنامەوانێک لە خودی خۆتی بکەم بۆ تۆ چ ئاستەنگێک لە هەمووی ناخۆشترا؟ خۆی ئەگەر من پێم وایە زۆربەی ژنانی ڕۆژنامەوان و منیش بۆ خۆم خێزانەکەم ئەگەر ڕێگریم بکات ناتوانم ئەم کارە بکەم بەڵام کاتێک خێزانەکەت ڕێگەت ئەچیتە دەرەوانێت تۆ ڕوبەڕووی خەڵکێکی تر ئەبیتەوە کە پێی وایە تۆ ژنیت یعنی تۆ ناتوانیت بۆ نمونە کاری میدیایی بکەیت کاری میدیایی بۆ تۆ نەهاتووە و هەنێک جار هەنێک بابەت بڵاو ئەەکەیتوانێ هەنێک ڕا لەسەر هەنێک بابەت یعنی پێیان وایە ئەمە ئیشی ژنیە قسە لەسەر ئەمانە بکە ئیلا ژن ئەبێت بۆ نمونە لەسەر بابەتی دەستڕەنگینی و خواردن و هەنێک پیشە قسە بکات کە پێیان وایە ژن تا ئەمە مۆرکێکە و ئەمە شتێکە بە باڵای ژنا بڕاکە لەسەر ئەمانە با بڵێن کار بکات لە کاتێکا من پێم وایە ژنان ئەگەر ئێمە سێری مێژوومان بکەین ژنی زۆر با بڵێن بەتوانامان هەبووە کەشان بەشانی پیاوان تێکۆشاون خەباتیان کردووە هەوڵیان ناوە ئێمە ئەگەر هەر زۆر دوور نەڕۆین سێری مێژووی بۆ نمونە خێزانەکانی خۆمان بکەین ئێمە کە کۆمەڵگەیەکین با بڵێن لە ڕابردووە کشت و کاڵمان کردو ئاژەڵداریمان کردووە هەر کەسوکاری ئێمە ژنانیان لەگەڵ پیاوانە ئەمەیان کردووە ڕێگریش نەبووە کەواتە کۆمەڵگەی کوردی لە جێگەی ئەوەی
بەرەو پێش بچێت بەداخەوە هەنێک کللتوری کۆمەڵگەکانی دیکە هاتوونەت نێومان کە ئێمان بەرەو ڕوبەڕوو بوومەتەوە. تۆ پێت وایە ئێستا ئەم با بڵێن ئێستا باسی کاریگەری کۆمەڵگەکانی ترت کرد، تۆ پێت وایە ئەم ئاستەنگانی ئێستا لە بەردەم ژن هەیە یاخود بەو شێوازەی کە ئێستا کۆمەلگا لەبار نییە بۆ یەکسانی یاخود بۆ چۆنەڵێ هەر قبولکردنی یەکسانی نێر و مێیە ژن و پیاو لە ناو کۆمەلگادا پەیوەندی بە کۆمەلگەکانی ترەوە هەیە، ینی خۆمانوانین؟ خۆشمانوان بێگومان خۆی ینی ئەم نابەرامبەری ژن و پیاو ڕیشەیەکی مێژووی هەیە، ئەتوان بڵێن پێیوەست نییە بە دینیشەوە بە کەلتوریشانە هەر خۆی لە بنەڕەتاکەوە هاتووە هەموو واتێگەیون واشتێ ئەگەێنرێن کە بەڵێ ژن ئەبێت لە خوار پیاوە بێت، ینی ژن هیچ کات ناتوانێت لە ئاستی پیاوە کار بکات تێ بکۆشێت خەباتی ڕۆژانەی بکات، چونکە ئێمە کە ئەگەر بۆ 200 پێش ئێستا بگەڕێنەوانەیە ئەوەی کە شۆڕشی کردووە لە نیویۆرکا یعنی ژنانی کورد نەبوون بۆ نمونە، کەواتە ئەمە من ئەتوانم بڵێم جیهانیە بابەتەکە و لە جیهانی سەرمایه‌داریشا ئێستا بەداخەوە ژن بەکاڵا کراوە کە ڕەنگە ئەم بەکاڵاکردنە لە کۆمەڵگەی ئێمە کەمتر بێت وەک لە کۆمەڵگە ڕۆژئاواییەکان. بەڵێ بێگومان زۆر جار باس لەوە ئەکرێکە دەڵێن ینی ژن بۆ ئەوەی بگات بە ئاستی کاری پیاوێک دەبێت دوو هێندەی ئەو پیاوە بە لەلایەنی کەمەوە کار بکە تا بتوانێت بگات بەو ئاستا. دەمەوێت بپرسم ئێمە دەزانین سیستەمی پەروەردە با بڵێن لە تەواوی جیهاندا ینی ڕۆڵێکی سەرەکی ئەبینێ بۆ یەکسانی جێندەری، ئایا سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستاندا توانیوێتی ئەو ڕۆڵە ببینێت؟ پەروەردە هەم پەروەردەی خێزانی هەم ئەو پەروەردەی کە ئێمە لە خوێندنەوە وەری ئەگرین زۆر گرنگە، ینی بەداخەوە ئێمە ئێستا هەم پەروەردەی خێزانیمان شێواوە بەهۆی ینی ئەم چۆن ئەڵێ ئاشنابوون ناتەندروستە و ناسروشتەی بە تەکنەلۆژیا با بڵێن کۆمەڵگەی ئێمە پێی ئاشنا بووە، هەم ئێمە ئەبینین کە بە چەندین هۆکاری جیاوازکردی پەروەردە و فێرکردنیشمان کە لە ناوەندەکانی خوێندنن پەکیان کەوتووە، کاتێک تۆ بۆ نمونە تاکەکانی کۆمەڵگەکەت کاتە بەتاڵەکانیان بە هەنێک شتی بێمانە بەسەر ئەبن بابەتی ژن و پیاو لە بنەڕەتەوە لە خێزانەکانەوە یعنی دەست پێ ئەکات، کاتێک خێزانەکە بە کوڕەکە ئەڵێ تۆ ئاگاد لە کچەکە بێ ئاگاد لە خوشکەکەت بێ یان با بڵێن بە جۆرێ لە جۆرەکان بەکەمتر لە کوڕەکەی سی کچەکەی ئەکات، ئەمە یعنی بەبێ ئەوەی ئەم کوڕۆژ خواستی ئەو شتەی هەبێت ئەمە لە مێشکیا ئەچەسپێت، کاتێک گەورە ئەبێت وا بیرەکە تاوانێکە تەواو ئەم بەرپرسە لە هەموو پێم وایە پیاوەکەش قوربانیە نەک هەر خودی ئافرەتەکە، چونکە بەرپرسیارەتێکی زیاتریش ئايات بەسەر پیاوە. بەڵێ ئاڵاخان زۆر سپاس دەکەم کە لەگەڵماندا بووی. هەر بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنانەوە چەندین چالاکی و ڕێوڕسم لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە و تایدا خەڵاتی ڕێزلێنان بە چەند ژنێکیش بەخشراوە. دیار جەمال زانیاری زیاترمان دەداتێ. بە دروشمی ژنی بەهێز پای پێشکەوتنی کۆمەلگایە. لە ڕۆژی جیهانی ژناندا کچان و ژنانی سلێمانی لە پێش باخی گشتی گرد بوونەوە. جگە لە پیرۆزبایی لە یەکدی دەستیان با هەنگێڕان کرد و وتیان ژنانی شاوشێوەی پیاوان یەکسانن. بەهار مونزیریەکێکە لەو ژنە چالەکوانەی کە ساڵانێکی زۆرە داکۆکیکارێکی سەرسەختی مافەکانی ژنانە. دوای هەڵسەنگاندنێکی کارەکانی لەلایەن ڕێکخەرانی مەراسیمی 8 مارس بوو بە براوەی خەڵاتی یەکسانی. 8 مارس بۆ ئێمە ڕۆژێکی تایبەتە لە بەرەوەی لەسەر تاسەری جیهان ئەم ڕۆژە بەرز ڕاگیرێت. هەموو ساڵێکیش ئێمە لە کوردستان 8 مارس بەرز ڕاگرین بە شێوەی جیاواز چالاکیمان هەبووە. من نەمە یەکەم جارە خەڵاتێکی لەو چەشنە وەربگرم. دڵنیام لەوەی کە هەر کەسێک خەڵاتە گوەرەگرێت ئەرکێکی زیاترەکەوێتە سەرشانی. هەر لە ڕۆژی جیهانی ژناندا پەیمانگەی مافە نێودەوڵەتیەکان بە ماهەنگی ڕێکخراوی پەیامنێران لە پای هەوڵ و ماندووبوون و سەرکەوتن لە بواری ڕۆژنامەوانی ڕێزلێنانی بەخشیە زیاد لە 42 ڕۆژنامەنووسی ژن لە سنووری پارێزگای سلێمانی. یەکێک لەو ڕۆژنامەنووسانشی کە ڕێزلێنانی پێبەخشرا
سنوور کەریم پایامنێری دەنگی ئەمریکا بوو. ئەگەر چی خەڵاتەکە لە ڕووی مادیەوە ڕەنگە بەهایەکی بچووکی هەبێ بەڵام لە ڕووی معنەیەوە لە ڕاستیدا بەهایەکی گەورە بەخشێ لەبەرەوەی کە هەستکردنە بە ڕەنج و بە ماندووبوونی ئەو ژنانەی کە لە ڕیزی یەکەمی هەمیشە مەترسیەکانە ئیشەکەن کە خانمانی پەیامنێرن ئەگەر کاری ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان بۆ پیاوان جارێک قورس بێ بە دڵنیاییەوە بۆ خانمێک ئەکرێ بڵێن 2 جار قورسە ینی ئەو سوپاسە بەنسبەت ئێمەوە ئەتوانم بڵێم زۆر گرنگی و تایبەتمەندی هەیە بۆ ئەوەی ئەو کەسە تایبەتمەندانەمان اختیار کردن. لەلایەکی دیکەوە لە ڕێپێوانێکدا ژنان و کچان بە وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی داوای ڕاگررتنی ئەو توندوتیژیانیان دەکرد کە لێرە و لەوێ بەرامبەر بە ژنان دەکرێت. پێوانی ئەمڕۆی لە شێوازەکانی ناڕزایی دەربڕین مەسەلەی کوشتنی ژنان بە تایبەتی ئەو توندوتیژیانی کە بەرامبەر بە ژنان ئەکرێت و هەروەها ئامانجوانە کە هەمووان بەیەکەوە مەسەلەی ژنان ببێتە یەکێک لەو مەسەلە سیاسی و کۆمەڵایەتیانەی کە دەسەڵاتداران و حکوومەت ئاوڕێی جدی لێباتەوە. ڕۆژی گیانی ژنان لە بنەڕەتدا تایبەتمەندە بە ڕۆژی گیانی ژنانی کارکەر بەر لەوەی ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان لە ساڵی 1975 وەک ڕۆژێکی ڕەسمی تایبەت بە ژناندانی پێدا بنێت. ئیدی لەو کاتەوە بۆ ئێستا لە وڵاتە جیاوازەکان یادی ئەو ڕۆژە دەکرێتەوە و خەڵات دەبەخشێتە ژنە سەرکەوتوەکان و چەندین چالێکی جۆرە و جۆر بەڕێوە دەچێت. دیار جەمال دەنگی ئەمریکا سلێمانی. ئێستاش پایامنێرمان سنوور کەریممان لەگەڵدایە لە سلێمانیەوە. سنوور سەرەتا پیرۆز بێت تۆ یەکێکی لەو ژنانەی خەڵاتی ڕێزلێنانت وەکو ژنێکی ڕۆژنامەوان بەدەستێناوە دەمەوێت سەرەتا پێم بڵێ ئەم خەڵاتە چی دەگەێنێت بۆ تۆ؟ هێرۆ سڵاوتان لێبێ ئێوارەتان باش ڕۆژتان باش. طبعاً خەڵاتەکە ڕەنگە لە ڕووی مادیەوە خەڵات ئەو بەهای گەورەی نەبێ بەڵام لە ڕاستی ئەگەر لە ڕووی معنیەوە سێری کەیت بەهایەکی گەورەی هەیە لەبەرەوەی کە جۆرێک لە دانپێدانان یاخود ڕێزلێنانە لە توانە یاخود لە ڕەنجی ژن. لەلایەکی ترەوە هەستەکەی تۆ وەکو خانمی ڕاگەیاندنکار وەکو خانمێکی پەیامنێر کە لە ڕیزی یەکەم یاخود لە بەرکەوتەی یەکەمت لەگەڵ زۆربینی مەترسیەکان لە کاتی ڕووماڵکردن لە کاتی ئیشدا هەیە هەستەکەی کە جۆرێک لە جۆرەکان باوهێزی بهێز و باوەڕ بەخۆبوونی زیاتر تیاکرێت. ئێرۆ لە کۆمەڵگەیەکی تەقلیدی و کۆمەڵگەیەکی پیاوسالارە ئیشکردن بۆ ژنێک تەبعاً زەحمەتی زۆری هەیە بەتایبەت تۆ گەرخان و لە مەیدانبی بەرکەوتەی زیاترت هەیە. خۆی کارکردنی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان بە پێی راپۆرتە نێودەوڵەتیەکان دەبینین کە کاری ڕاگەیاندن یاخود ئازادی کاری میدیایی لە حاڵەتێکی باشانیە یاخود بڵین کۆمەڵێک لەمپەر و تونوتیژی هەیە ساڵانەکە بەرۆکی ڕۆژنامە نووسانەگرێت. بەڵێ بێگومان داهاتمە سەر ئەم پرسیارە لێت بکەم بەڵێ دەزانم خۆی خەڵاتەکە گزارش لە سەرکەوتنی تۆ ئەکا بەڵام دەمەوێت بشزانم بێگومان تا گەیشتووی بۆ ئاستا کۆمەڵێک لەمپەر هاتۆتە ڕێگات حەزەکەم بە کورتی باسێکمان لەو لەمپەرانە بۆ بکەیت. ئێرۆ دەمیست ئەو بڵێم لە ڕاستیدا تۆ لە کاتێکە هەموو ئەم لەمپەرانە هەموو ئەم کێشانە هەموو ئەم بربەستانەی کە لە ژیانی ڕۆژانە تا یاخود لە مەیدانی کارە ڕوبەڕووتە بێتەوە لە حاڵەتێکی بەو جۆرەدا هەست بە ئارانیەکە یاخود وەکو بڵێ لە بیر دەچێتەوە لە بەرەوەی هەستەکەی بەڕاستی کۆمەڵگا لە ئازماندووبوونی تۆ لە ئاز ڕەنجی تۆ پێزانینی هەیە یاخود سپاس گوزاری هەیە یاخود لانی کەم دیانت پێ ئەنێ وەکو ژن کە تۆ ماندوویت لە کارەکەی خۆتە. ئەگەر باز لە لەمپەرەکانی بەردەم کاری ڕاگەیاندن بکەین لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد لە ڕاستیدا لە هەرێمی کوردستان بە پێی راپۆرتە نێودەوڵەتیەکان و خۆشمان و دەنگی ئەمریکا چەند جارێک باسمان لەوە کردووە کە هەرێمی کوردستان هێشتا کاری ڕاگەیاندن 100% وەکو وڵاتانی کە دیموکراسی تێدا بەرجەستەیە دەتوانین بڵێن ئاستەنگی زۆرە لە کاری ڕاگەیاندنە یاخود وەکو وڵاتانە ناتوانین بەراوردی بکەین لەمپەر زۆرە لە بەردەمکاری ڕاگەیاندنە. ئەگەر وەکو خانمێک سیرکێ ڕەنگە لەمپەرەکان زیاتر بن ڕەنگە بۆ منێک کە لە دەستگایەکی نێودەوڵەتی ئیشەکەم فەرقی هەبێ لە خانمێک لە ناو دەستگایەکی ناوخۆی داعیش دەکا. بۆ نمونە گەورەترین ئاستەنگی کە ڕۆبەڕووی ژن دەبێتەوە لە ڕاستیدا ناو خێزانەکەیەتی لەبەرەوەی کە تۆ بەردەوام لە مەیدان وەکو خانمێکی ڕاگەیاندنکار بەردەوام پێویستە لە پێش ڕووی پێشەوە یاخود لە هێڵی پێشەوەی بەرکەوتنەکان بی یاخود
ڕووداوەکان بی لە حاڵەتێکی بۆ جۆرەدا زۆر جار خێزانەکان ئاستەنگی بۆ ئەو خانمانی ڕاگەیاندنکار دروست دەکەن بەوەی کە ڕەنگە لە دڵسۆزی بێجا خود یاخود پرس بێ لەوەی کە بەرتەحەڕوشی کۆمەڵگە نەکەوێ ئاستەنگی زۆری بۆ دروستە بێ ئاستەنگیکی تر کە لە بەردەم ژنانی ڕاگەیاندنکارە لە هەرێمی کوردستان هەیە پرسی قبول نەکردنە مەسەلەن وەکو ژن کە قبول ناکری زۆر جارە بینین لە دامودەستگاکاندا کەمترین ژن لە مەسەلەن بەرپرسیارەتیان هەیە یاخود لە ناوەندی گرنگان یاخود لەو پێگاندان کە جێگە دەستیان هەیە یاخود ناوەندی بڕیارن لە ناو تەلەڤیزۆنەکاندا لە ناو کەناڵەکانی ڕاگەیاندنە لەبەرەوە ئەمانە هەموو کۆمەڵێک لەو کێشانن کە ڕوبەڕووی خانمی ڕاگەیاندنکار لە هەرێمی کوردستانە بێتەوە من یەک نمونەی بەسیط بۆ تۆ هێنمەوە هێرۆ لە چەند ڕۆژی ڕابردوودا لە یەکێک لە خۆپیشاندانەکان لە سنووری سلێمانی توندوتیژی دروست بوو طبعا خانمانی ڕاگەیاندنکار قوربانی یەکەمی ئەو توندوتیژیە بوون بەو پێی کە ڕوبەڕووی لێدان ببوونەوە هەندێک لە ژنەکان تووشی دۆخی تایبەتی ژنانە ببوون کە لە ئەنجامی بەرکەوتن یاخود بە ئەرزداکێشان یاخود دواکەوتنی هێزە ئەمنیەکان لە ناوەندی خۆپیشاندانەکە ڕوبەڕووی ببینەوە ئەمە نمونەیەک یاخود بەشێکی زۆر بچووکن لەو ئاستەنگیانەی کە لە ڕاستیدا ڕوبەڕووی یاخود یەخەی ژنانی ڕاگەیاندنکار لە هەرێمی کوردستانە ئەگرن خەڵک زۆر گرنگە لە خانمێکی تر بەڵام من زۆر جارە بینم ئەو ژنانەی کە لە دەستگا میدیایەکانە ئیژەکەن لەناو خودی دەستگا میدیایەکی خۆیانەوە ڕوبەڕووی لێدان تەشهیر و تەحەڕوشی دەبنەوە یعنی سنتەری میترۆ لە 2 ساڵی ڕابردوو راپۆرتێکی بۆ جۆرەی بڵاو کردەوە کە ژنانی هەرێمی کوردستان لە 90 ئەوانەی کە لە ناوەندەکانی ڕاگەیاندنکارە بکەن لە ناوەندە میدیایەکانی خۆیاندا ڕوبەڕووی تەحەڕوش لێدان وا سوکایەتیکردن بوونەتەوە بەڵێ سنوور بەڵێ بێگومان هەر پێش تۆش کاتێکە لەگەڵ ڕۆژنامەوان ئاڵا ئەحمەد قسەم کردەویش ئاماژەی بۆ کرد کە چەندێک با بڵێن ئێستا بۆ نمونەکاری میدیایی زۆر ژن دەبینی لە مەجای میدیایە بەڵام لە ناوەندەکانی بڕیاری کەناڵەکانی میدیایی ژنان زۆر کەم دەبیندێن یان هەر نابیندێن زۆر سوپاس دەکەین پامنێرمان سنوور کەریممان لەگەڵایە لە سلێمانیەوە سوپاس سنوور. بە بۆنەی 8 مارسەوە ژنانی عەفرین کۆڕێکی فۆلکلۆریان لە گەڕەکی شێخ مەقسوودی شاری حەلەب ئەنجامدا پامنێرمان نەورۆز ڕەشۆ زانیاری زیاتری لایە. دایکە عەفرینی عافیەت یا 62 ساڵی تەڤکوومەکە ژنان و بە مۆرالەکە بلند مژولی ئامادەکردنا خواردنên çiyayê Kurmênce ev kombûnawan ya folklorî bi bûneya heştê adarê roja jinên kedkariya navneteweyî ye ku ji aliyê tevgera Hîlala Zêrîn ya çandî ve li taxa Şêx Mexsûd ya bajarê Helebê hatiye darxistin. Dayîka Afiyet keda destê jinan pîroz dike. Noko ser erdî dinê tev do ne jinê bê şê nabê. Jinê şênkirî, jinê xûzeyî çandî, jinê xûzeyî bi dinê xist, jinê qiçik bi dinê xistin, jinê korî mal kir, jinê çolê û hundirgî kir, jinê tel û tûje û tehmil kir. Gîda qirton. Di vêroniştin û kombûna folklorî de jinên hunermend û dengbêj gurzek kilam û stranên Kurdî gotin. Jinên hazir jî gotinên stranan li wan vegerandin û dîlan jî gerandin. Li gor amadekaran li hevkombûna hestên jinan û watedayîna keda destê wan armanca vê kombûnê ye. مەخۆست ئەم vê çolakiyê darxînin ku çiqa kedê jin têdo heye wek tiştî destan wek xwarin heta tiştê hunerê ku diqedmîne mexwest em derxînin vê çolakiyê çi xwarin bê çi istiran bê çi tiştî desta bê me got em bi münasebê heştê azarê em vê tiştî hînin darxistin û em cejnê hemû jinên cîhanê pîroz dikin. Bi berhemên desta û bi cilûbergên xwe jinên kedkar û hunerhez heştê adarê bi rengekî çandî û bi slogana jin jiyan azadî nameyên xwe vegotin. Newroz Reşo dengê Amerîka ji bajarê Helebê. کچێکی خەڵکی مووسڵ بۆ یەکەم جارە لە شارەکەدا پرۆژەی چارەسەری ڕووەکەکانی بە ڕێگای زانستی دامەزراندووە.
ئەو پاش دەرچوونی لە زانکۆ چاوەڕوانی دامەزراندنی کاری حکوومەتی نەکرد و زانستەکەی کە لە زانکۆ بەدەستی هێناوە لەم بوارەدا خستۆتە کار. کاوە عومەر زانیاری زیاتری لایە. ئەو دەرچووە زانینگەها مۆسڵەیە کولیجا چاندنێ لێ لە بەندا دامەزراندنێ و ڕەحما حکوومەتێ نەمایە پرۆژێکی تایبەتمەند بە باوەرنامە خوێڤە دامەزراندیە و کارتکەتن. تەیسیر زاکر کچەکە مۆسڵیە بۆ یەکەم جارە پرۆژێکی چارەسەریە ڕووەکان ji نەخۆشیان بە ڕێکên زانستی li مۆسڵاکەون li ser destê vê keçê tên çareserkirin. به هاریکاریا خزانه من از شام وی باوری بوان درست کم که هاریکاریا من بکن و اونه کاره که آسان بوش برکو از یکم کچم پروژه که المصلا کون ود کد. دیگل چاره سری روکان تیسیر گلین گران بها و دکمن دفروشیتن. هر کسی گلکی لبکرید بدوی شیرت و آموزگاری نوی ور بگرید. داکو او روک تمنه که دریج ببتنو تمان دمدا او روشنبیریا خیوکرنا گلان دناوا مالا دا بربلافت کتن دناف کومالگه دا. أكيد بعد التخرج كلتنا نبحث عن بگمان پشتی درچون مل در فتن کاری گری و اما کو گچ قرصه لهمی جها کار کن. جبر في چنده من اف پروژه وکر یه گنجایت گل باورنامه من و از شیام هاریکاریا خلکی بگم جلوی آموزگاری و چوانیا خیوکرنا رواکان. هر واسه ام گشت رواکن نخوش ورد گرین ام کارین چاره سر بکین بزودترین دم. خلق بفکرنا پروژه وی کچه دلخوش بوینو نافل آنیه به جنکا زیرکو خمخورا کاری خواه. بخودی از ناوی وی کچه کما کچا مجاهد جبر کو خوماندید کت جبر کاری خواه جن نکارید کار بکت و خوماندی بکت دا کو ناخی خواه آوا بکت. آرمان جاوی کچی اوه کول گشت پارزگه ها نینوا و تایبت لموصلا کون چاندنا گلان دست پیب کتن اگر حکومتو لاین پیوندی دار تاریکار بن جبرکو وکو او دبیجید جبر شر داعش کس کاتی و گلو باخ لوی باجاری گلک کم بوینه. کاوا عمر دنگ امریکا موصل. ئازیان لێرەشدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن.